تا دێت کاردانەوە و ناڕەزایەتیەکان بەرامبەر هێرشەکانی تورکیا بۆ سەر ئەفرین زیاتر دەبێت. لە باشووری کوردستان لە ڕێگەی دەیان چالاکیەوە هێرشە ناڕەواکانی تورکیا بۆ سەر خۆراوای کوردستان و بە ئامانجگرتنی هاوڵاتیانی سڤیل ئیدانە دەکرێت و گەلی باشوور بە ڕێگە و شێوازی جیا پاڵپشتی خۆیان بۆ گەلی خۆراوای کوردستان نیشان دەدەن. لە شاری سلێمانی وەک فشارێک بۆ ڕاگرتنی هێرش و لەشکرکێشەکانی تورکیا بۆ سەر کانتۆنی ئەفرین ژمارێک لە چالاکوانان و ڕۆشنبیرانی شارەکە دەستەیەکیان بۆ پاڵپشتیکردنی ئەفرین ڕاگەیاند. ئەم ڕاگەاندنە ڕاگەاندنی پێکهێنانی بەرەی پشتیوانی ئەفرینە و ئەم بەرەیە هەر لە کۆبنەکە پێشنیار کراوە کە خۆپیشاندانی 100,000 کەسی ئەنجام بدەین و هەوڵ دەدەین پەیوەندی بکەین بە پارێزگاری سلێمانی و ئەنجومەنی پارێزگا و پەرلەمان و لایەنە پەیوەندیدارەکان. پەیوەندی دەکەین بە لایەنە سیاسیەکانەوە بۆ پشکاندنی ئەم بێدەنگیە و پشتیوانیکردنی ئەفرین وەکو واجبێکی ئەخلاقی و نەتەوەیی. هەوڵ دەدەین کە بە پێ و پێشنیارانی کە کراوە خێمەمان هەبێت لە هەندێک شوێنە و ئەم خۆپیشاندانە تەنها لە سلێمانی نەبێت لە شارەکانی تر بێ بە تایبەتی لە شاری هەولێری خۆشەویست. هەوڵ دەدەین کە ئەم دەستەیە فراوان بێت بە دڵنیایی ئەم دەستەیە دەرگای داناخات دەرگای هەمیشە کراوە بێ بۆ هیچ کەسێک بێ پێوەی پێوەست بێت. لە زۆربەی شار و شارۆچکەکانی باشووری کوردستان چالاکوانانی کۆمەڵی مەدەنی پاڵپشتی خۆیان بۆ کانتۆنی ئەفرین و بەرخودانی گەلی خۆراوە نیشاندا. لە پارێزگای هەڵەبجە چالاکوانانی شارەکە سەرکۆنەی هێرشەکانی تورکیان کرد بۆ سەرگەلی خۆراوە. ئیداری ئەو کارە قێزەونەکەین کە جینۆسایدێکی تری گەلی شاری ئەفرینەوە داواکارین لە هەموو ئەوانی کە ئیدعای مافی مرۆڤەکەن کە بێنە سەرخەت بۆ ئەوەی جارێکی تر کۆبانێکی تر دووبارە نەبێتەوە بۆ ئەوەی جارێکی تر تاوانەکانی کیمیاباران و جینۆساید ئەنجام نەدرێت. لە دەڤەری ڕاپەڕینی سەر بە پارێزگای سلێمانیش بامان شێوە مامۆستایان و خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین لاگربوونەوەیەکدا هەڵوێستی خۆیان بۆ پاڵپشتیکردنی ئەفرین نیشاندا. لە ڕووی دیبلۆماسیشەوە سەرجەم پارتە سیاسیەکانی سەرجەم پارچەکانی کوردستان هەوڵەکانی خۆیان پەیوەندیەکانی خۆیان بخەنە گەڕ بۆی ئەو دوژمنکاریانەی کە لەسەر ئەفرینە ڕای بگرن. لە بەردەوامی دەربڕینی پاڵپشتیەکان بۆ گەلی خۆراوە لە قەزای چەمچەماڵی سەر بە پارێزگای سلێمانی گربوونەوەیەک دژی پەلامارەکانی تورکیا بۆ سەر کانتۆنی ئەفرین بەڕێوە چوو. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمان لە سەرجەم لایەنە سیاسەکان کونسڵ و نوێنەری وڵاتان لە هەرێمی کوردستان دەکەین ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان دەکەین هەڵوێستی جددیان هەبێ واز لە هەڵوێستی شەرمنانە بێنە سەرخەت داوا لە دەوڵەتی فاشسی تورکیا بکەن بۆ ئەوەی چیدی ئتر ئەو هێرشە نامرۆڤانە نەئینسانانی ڕاگرێت بۆ سەر ئەفرینی خۆشەویست. لە زانکۆی گەرمیان مامۆستایان و خوێندکارانی زانکۆکە کەمپینی ناڕەزاییان دژی پەلامارەکانی سوپای تورکیا بۆ سەر کانتۆنی ئەفرینی خۆراوای کوردستان ڕاگەیاند. بەتوندی پەلامار و لەشکرکێشی ناڕەوای دەوڵەتی تورکیا و گروپە توندرەوە هاوپەیمانەکانی بۆ سەر خاک و خەڵکی تێکۆشەری کانتۆنی ئەفرین لە ڕۆژئاوای کوردستان شەرمەزار دەکەین. پێمان وایە پاساوی تورکیا بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆنی سەربازی لە ناو خاکی وڵاتێکی تر بە تایبەت لە سنووری کانتۆنی ئەفرین کە گوایە دوورخستنەوەی هەڕەشەیە لەسەر ئاسایشی نەتەوەی ئەو وڵاتە بیانووی پوچ و بێمانایە. لا کفری دژی پێشێلکاری و هێرشەکانی تورکیا بۆ سەر کانتۆنی ئەفرین وەک پاڵپشتێک بۆ خەباتی کوردانی خۆراوە خۆپیشاندانێکی جەماوەری بەڕێوە چوو. وێڕای ئیدانە و مەحکومکردنی هێرش و شەڕی دەوڵەتی تورکیا و چەتاو پەیمانەکانی داوا دەکەین هەرچی زووە کۆمەڵگای نێودەوڵەتی و ئەنجومەنی ئاسایش و وێن ئەو شەڕە ناڕەوا و بێ پاساوە ڕابگرێت. لە ناوچەی باڵەکایەتیش وەک پاڵپشتێک بۆ گەلی خۆراوە چین و توێژە جیاکان لە قەزای سۆران لە خۆپیشاندانێکدا سەرکۆنەی هێرشەکانی تورکیان کرد بۆ سەر کانتۆنی ئەفرین. ئێمەی وەکو خەڵکی باڵەکایەتی لێرە وەستاوین بۆ شەرمەزانکردنی ئەو دژمنکاریی تورکیا کە لە بەرچاوی هەموو وڵاتانی دنیا بە پێشکەوتوترین چەکی ناتۆ ماف و ئازادی و سەروەری وڵاتێک پێشەل دەکا
بۆیە داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و جیهان دەکەین بەگشتی هەرچی زووە فشار بخەنە سەر تورکیای فاشی ئەم هەوڵە دژمنکاریە بەرامبەر خۆر ئاوا و بە تایبەت کانتۆنی ئەفرین ڕابگرێت. لە هەموو ئەو چالاکیانەی کە بۆ پاڵپشتیکردنی گەلی خۆراوە لە باشووری کوردستان بەڕێوە دەچێت داوا لەلایەنە سیاسیەکانی باشووری کوردستان دەکرێت ڕوونتر هەڵوێستی خۆیان نیشان بدەن و فشار بخەنە سەر کۆمەڵی نێودەوڵەتی بۆ ڕاگررتنی لەشکرکێشی و پەلامارەکانی تورکیا بۆ سەرگەلی خۆراوە و کۆتایی هێنان بەو ڕەوشە دژوارەی کە ئێستا ئەفرینی پێدا تێپەڕ دەبێت. مەریوانە بڵا، کورسات نیوز.